ڕۆژانێک خەونی بەوەوە دەبینی ببێتە فڕۆکەوان و سەرنشینەکان لە وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە بگوازێتەوە. بۆ گەیشتن بە ئامانجەکەی هەنگاو دەنێت، بەڵام بۆ بەدیهێنانیان پێیەکانی تەنها لە زەوی نابن. خەونی چەند ساڵەی محەممەد ئەوی خستە سەر کورسی فڕۆکەوانی و ئەو هەنگاوانی لە زەوی بۆ بەدیهێنانی نای گەیاندی ئاسمان. هەموو شتێکم بە سەرکەوتوی تاو کردو و ئەتوانم وەگەیچێک لە کوردەکان بۆ خوێندنی فڕۆکەوانی چۆتە ئوردون و دوای 3 ساڵ هەوڵ و ماندووبوونی بەردەوام توانی بڕوانامەی فڕۆکەوانی بەدەست بێنێت. ئێستاشی وای وایە لە یەڵێکی فڕۆکەوانیدا کار بکات و بتوانێت خزمەت بە کارەکەی بکات. چوم وڵاتی ئوردن بۆ ماوەی 3 ساڵ لە وڵاتی ئوردن مامەوە. چەند ناخۆشیێکی بەسەر هاو لە وڵاتی ئوردن، یەکێ لەوانە دووریەکەی بوو ژیان لە دەرەوەی ماڵ و جگەلەوە کەسێکی ترم لەگەڵا نەبوو کە کورد بێت و خەڵکی شاری سلێمانی بێ لەوێ. بەتەنیا بووم، دوور بووم لە ماڵەوە، ئەمانە هەمی ناخۆشی بووم، بەڵام خۆشبەختانە توانیم سەرکەوتوو بم. ئەوەی ڕاستی بێ من تەقدیمم کردو بۆ چەند ئۆنلاینێک، هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەی ناوخۆش لە وڵاتێکی وەکو کازاخستان، ئیمارات و تورکیا. خۆشبەختانە هەمویان ڕازی بوون، بەڵام ئەوەی ڕاستی بێ من ئەمەوێت لێرە بمێنمەوانێ و خزمەتی کوردستان بکەم تا بتوانم شەریکەیەک بێ ئێرلاینێک بێت لە ناوخۆی کوردستان نابێت و خزمەتی کوردستان بکەم، نەگەوی بچمە دەرەوە ئیش بکەم. پلان وایە لە هەرێمی کوردستان فێرگێکی نێودەوڵەتی بۆ فێربوونی فڕۆکەوانی بکرێتەوە تا سوود بۆ کەسانە بگەێنێت کە خولەی فێربوونی فڕۆکەوانیان هەیە. حسێن فەیزوڵڵا بەڕێوەبەری تیمی فڕۆکەوانی فڕۆکەخانەی سلێمانی هەر لە سەرەتاوە هاوکارێکی تەواوی محەممەد بووە تا ببێتە فڕۆکەوانێکی لێهاتوو خزمەت بە نیشتیمانەکەی بکات. چەند ساڵێکە بواری فڕۆکەوانی یعنی ئەتوان بڵێم لە کوردستانە پەرەی پێدرێت و زیاتر فراوانتر ئەبێ، بۆیە ینی بۆ گەنجانیش زۆر خولیان ئەویان هەیە بچنە بوارەکەی تەنها نەک بۆ فڕۆکەوان بەکو ئەندازیار بێ یاخود میکانیک بێ یان ستافی ئەرزی بێ لەو بارەیە داخل بن. فڕۆکەوانی مەدەنی کە گەشتەکە بۆ وڵاتان فەرقەکەی ئەوەیە ئەبێ شەهادەیەکی هەبێ، لایسنس نێودەوڵەتی بێ، محتەرە بێ، دوو شەهادەیە کە ئەترافی پێکرێت لە عالەمە کە FAA ئەمریکیە لەگەڵ ئیاسا کە ئەوروپیا هەردووکی محتەرەفە، یەکێک لەوانە ئەبێت بدەت بەدەست بێنێ. کە منە و کوردانی توانیویانە بڕوانامەیەکی نێودەوڵەتی فڕۆکەوانی بەدەست بێن و لێڵەکانی فڕۆکەوانیدا سەرنشینەکان بۆ وڵاتە جیاجیەکان بگوازنەوە. لە ڕابردوودا گەر کەسێک بیویستە ببێتە فڕۆکەوان و لە نێو فڕۆکەخانەکاندا کاری بکردایە، ئەوە کارێکی ئەستەم بووی، بەڵام لەم ساڵانەی دواییدا لە ڕێگەی دەرفەتی خوێندن و خولەکانەوە خەونی بەشێک لە گەنجان بۆ بوون بە فڕۆکەوان بەدیهاتووە. بڕوابادین کورساد نیوس، سلێمانی.